هەڵبژاردنەکان و نەبوونی هەردوو حکومەت. هیچ حکومەتێک لە عێراقدا بوونی نییە. پێکهێنانی حکومەتی نوێ لەژێر گوشاری 6 دەوڵەت. لە ماوەی تەنها 11 مانگدا لە کوردستان و عێراق دوو هەڵبژاردن ئەنجام دراون و هەردوو حکومەت کراونەتە حکومەتی کاربڕەکەر. و تا ئێستا بەهۆی کێبڕکە سیاسیەکان حکومەتەکەی هەولێر هەر لە چاوەڕوانیدا هێڵدراوەتەوە و چاوەڕێژ دەکرێت حکومەتەکەی بەغدادیش بە هەمان قۆناغدا گوزەر بکات. هەر یەک ڕۆژ دوای ڕاگەیاندنی ئەنجامەکان چوارچێوەی هەماهەنگی لە دژی کوتلە گەورەکە کە سوودانیا کەوتنە جوڵە و یەکەمین کۆبوونەوەی دژە سوودانی و خەزعەلیان ئەنجامدا کە ئەمە با یەکەمین کێبڕکەی نێوماڵی شیعەکان دەژمێردرێت و با یەکەمین هەوڵی خستنی سەرۆکوەزیرانە سەرسەختەکەشە. لایەنە سیاسیەکان لە عێراقدا بە تەواوی دژ و دیژبەری یەکترن و بە جیاواز لە هەڵبژاردنەکانی تر ئەمجارە ناکۆکی قوڵ لە نێو چوارچێوەی هەماهەنگی شیعەکان هەیە. بە هەمان قەبارە شیعەکان ناکۆکی قوڵتر لە نێوماڵی سوننەکان هەیە و حەلبوسی و خەنجەر شیر و تیری لێکتر دەسون. نێوماڵی کوردیش باشتر نییە لە دوو پێکاتەکەی تر و دۆخی لە قۆناغی قۆڵبادانی یەکتردایە. بەم هەموو ناکۆکی و ململانە تند و هەستیار و سەختانەوە چاوەڕە نەکرێت هەروەسانە و سادە سوودانی بۆ جاری دووەم بگاتەوە ئاواتەکەی و بگاتەوە سەر ئەو کورسەی کە تا 4 ساڵی دیکە دەیکاتە کەسی یەکەمی وڵاتە ئاڵۆزەکە. سوودانی چانسی خراپە لە بەرەوەی جەمسەرە سەرەکی و باڵەکانی نێو شیعە و سوننا و کورد لی پەست و نیگەران و تووڕن. لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا ئەوەی ئەو بەرامبەر کورد کردی بە هەموو سەرۆکوەزیرانەکانی تر بە ئێرانیشەوە نیان کرد. ڕاگررتنی نەوت و ڕاگررتنی موچە و هەڵوەشانەوەی پەرلەمان و دەستگا هەستیارەکان و لە قاڵبدانی هەرب. لە ناوچە سونەنشینەکانیش بڕیار و هەنگاوەکانی سوودانی کوشندە و دوژمنکارانە بوون و ئەوەندەی لە هەوڵی بە شیعەکردنی ئەو ناوچانە بووە ئەوەندە ئاوەدانی نەکردنەوە. لە نێو ماڵی شیعەشدا سەرۆکوەزیران ڕۆڵی فیتنەیەکی کوشندەی بینیوە. هەر بۆیە هیچ جەمسەرێکی باڵای سیاسی ئامادە نیە دان بە ویلایەتە نوێیەکەی سوودانیدا بنێتەوە و ئەویش بە هەمان شێوە ئامادە نییە دان بە حکومەتێکدا بنێت کە هی خۆی نەبێت. هەر بۆیە چاودێرانی سیاسی دەڵێن حکومەتە نوێیەکە هەروە زوو سادە و سانە لەدایک نابێت و چەندان ئەگەریش کراون تەنانەت بە ئەنجامدانەوەی هەڵبژاردنەکەی تریش.